پشتی کۆنتڕۆلکردنا پارێزگا سەلاحەدین دێ سێڤێم هێدا حکوومەتە عێراقی و لێ سەر زمانی سەباح کەرحوت سەرۆکی جڤاتا پارێزگا ئەنبار ئیرۆ دەستپێکردنا ئۆپراسیۆنا کۆنتڕۆلکردنا پارێزگا ئەنبار ڕاگەهاند گوتێدا 10,000 چەکدار جێ حەشدا شابی لە کێلەکە هێزن ئەولەهیە و ئارتێشە عێراقی دەگەل 10,600 جەکدارین هۆزین ئەنبار بەشداری دکن. ولێ گۆری سەرۆکی جڤاتا پارێزگا ئەنبار پشتی دەستپێکردنا ئۆپراسیۆنێ بێ چەند دەمەژمێران هەردوو دەبەرین سەرجاریە و فلێحات لێ ڕۆژهەڵاتە ڕۆمادی کەتنە دەستێن هێزین عێراقیدا و حکوومەتە عێراقیژی ڕاگەهاند گۆ حەیدەر عەبادی سەرۆک وەزیری عێراقی بە ئاوایەکی ڕاستەوخۆ سەرپرشتیە ئۆپراسیۆنە ئەنبار دکا لێ لە گۆری زانیاریان گۆ بدزی بە هاتنە بەڵافکردن شێوەرمەندین ئەمریکی سەرپرشتیە ئۆپراسیۆنێ دکن و بلانە ئەمریکیان دەیە شەڕی ئەنبار پێش ماه حەزیرانی تەمام ببە جبەر گۆ ئارتێشە عێراقی نکارێت هاوینی دەشەر بکات بێ سەدەما گەرماییە لە عێراقی بەگشتی و هەرێمە ئەنبارە بتایبەتی و پرانیا ڕووبارەوێ بیابانە. لێ بگوتنە شارەزایین لەشکری شەڕی ئەنبارێتی گرانتر بێژش سەرەی پارێزگا سەلاحەدین یا گۆ مەهاکەی بەردەوام کرد ژبەر تایبەتمەندیên پارێزگا ئەنبارێ گۆ پرانیاوێ بیابانە و ڕووبارەوەی یەک لێ سەر چارجێ ڕووبارە عێراقیە و هاف سنوورە لێ گەل پارێزگا هەدێرە زۆر لێ سووریایە گۆ دەبن دەستێ داعش دەیە و دێ چەکدارên داعش سنوور بەکاربهێنن ji bo anîna çekan û piştivanîya leşkerî. İbrahîm Adem, Ênart.